با گرنگی دەزانین کە هەر تایبەت بە نرخی نەوت و نرخی زێر و هەروەها بەهای دراوەکان بە گشتی بازاڕە دراوەکان لەگەڵ کەسانی شارەزا و پسپۆر قسە بکەین کەویش میوانداری بەڕێز کاوان فەتحیمان کردو شارەزای بازاڕەدارەکان لە ستۆدیۆ میوانی منە. بەڕێز کاوانم کاتت باش بەخێرهاتی. زۆر سپاس بەخێربێ. گفتوگۆکەی ئەمڕۆ چڕە بێت لەسەر هەر یەک لە دراوەکان و کانزاکانیش پرسیارت لێ بکەم و دوجاریش بیبەستینەوە بە ئاست و دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تا ئاگاتە سەر هەرێمی کوردستانیش. ئەوەی کە ئێستای بینین بازار و ئابوورێکی شڵەژاو بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جا کاریگەری جەنگی لەسەر بێت تێکچوونی کەشوهام و ئەمانە. بۆچی نەوت با لە نەوتەوە دەست پێ بکەین بۆ نرخی نەوت بەرزە بێتەوە بۆ چاوەڕێیەکرێ بەرز بێتەوە. بەڵێ وەکو بەڕێستان خۆتان ئاماژەتان پێدا گۆڕانکارە ئابوووریەکان بە شێوازێکن بە خێراییەکن کە ڕەنگە ڕاگەیاندنەکان و حتا ڕێکخراوە ئابوووریەکانیش فریای گواستنەوەی هەواڵەکانی ناکەون بە شێوازێکی هێندە خێرا گۆڕانکاری ئابووری لە دنیا لە گۆڕاندایە. نرخی نەوتیش ئەتوانین بیبەستینەوە بە کۆمەڵێک فاکتەری زۆر سەرەکیەوە. یەکێک لەو فاکتەرە سەرەکیانە ڕێژەی خواست و خستنە ڕووە. ئەگەر ئێمە بێت و سێری ئەو نرخی کە ئێستا کە هەیەی یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە خواست لەسەر کڕینی نەوت و بەکارهێنانی نەوت زیادی کردو. ئەگەر ئەمە بە نمونەیەکی ژیانی ڕۆژانە بێنینەوە بۆی خەڵک زیاتر لێمان تێبگە. ئەگەر ئێستا سیر بکەین ئێستا ڕەمەزانە و سیرەکەین کە خەڵک خواست لەسەر لوقمە قازی و بڵین شەربەت و ترشات و ئانە زیای کردووە خەڵک سەرەی بۆ ئەکرێ. کاتێک کە خواست لەسەری زیادە بێت نرخ بەرزە بێتەوە. ئەگەر بێت و سێری چارەیەکی سێمی ساڵی ڕابردوو 2023 بکەین ڕێژەی خواست لەسەر نەوت 2.8 ملیۆن بەرمیل بوو لە ڕۆژێکدا. ئەمەش وای کرد کە نرخی نەوت لە 70 دلارەوە بفرێنێت بۆ 95 دلار. بەڵام لە چارێکی چوارەمە زۆر گرنگە ئەمە تەرکیزی لەسەر بکەین خواست لەسەر بەکارهێنانی نەوت کەمی کرد لە دنیاە گەیشتە 1.9 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. ئەمەش وای کرد لە 95 دلارەوە نەوت بێنێتە دەوروبەری نرخی هەفتاکان. ئێستاش بە هەمان شێوە بەپێی دوا راپۆرتی ڕێکخراوی ئۆپیک کە 3 ڕۆژ لەمە پێش بڵاو کراوەتەوە داخوازی و خواست لەسەر نەوت 2.2 ملیۆن دلار لە ڕۆژێکدا بەرز بۆتەوە و بۆیش پێشبینی کراو بوو کە نرخی نەوت بگاتە ماستە و پێشبین دەکرێت زیاتر و زیاتریش بێ بەهۆی کۆمەڵێک فاکتەری تریشەوە کە کاریگەری. باباسێکی ئەو فاکتەرانەی دیکەش بکەین کە وەکو دەریەخین لە چەند ڕۆژی ڕابردوودا نرخی نەوت بەراورد بە 4 مانگی پێشخۆی ئاستێکی زۆر بەرزی تۆمار کرد کە پێش ینی تا 4 مانگ ئەو ئاستەی نەبینی بۆیش گەیشتە 86 دلار و ئەمە نرخی ئەمڕۆیەتی کە 48 سنت دابەزێەوە تا 156 نرخەکەی بەڵام هێشتا بەراورد بە 4 مانگی پێشخۆی ئاستەکەی هەر بەرزە وەکو بەڕێزیشتان ئاماژتان پێکرد لە بەرەوەیە کە خواستی جیهان بۆ نەوت زیادی کردووە بە 2.2 یەکێکی لە فاکتەرەکانی دیکەی ئەگەڕێتەوە بۆی کە ئۆپیک و هاوبەشەکانی هێشتا بەردەوامن لەسەر ئەو کەمکردنەوەی وەبەرهێنا ڕاستە زۆرێک لە وڵاتانی بەرهەمهێنەریش یاخود بەشدار لە ئۆپیکە هەر بەشدارن یاخود بۆ بڕیارەکەی ئۆپیک هیچ گۆڕانکاریەکیان نییە و پەیوەستە پێوی کەمیکەنەوە. باشە ئەمە چ کاریگەریەکیە بێت لەسەر داهاتووی نەوت لەسەر داهاتووی نرخی نەوت بە تایبەت ئەگەر ئۆپیک ئەم ساڵیش بەردەوام بێت لەسەر ئەو ڕێژەی کە خۆی دیاری کردووە. بەڵێ بەردەوام و لەسەر سیاسەتەکانی کەمکردنەوەی وەبەرهێنانی نەوت لەلایەن ڕێکخراوی ئۆپیک و ڕێکخراوە نا ئۆپیکیەکانی شەوانی کە ئەو وڵاتانی کە لە دەرەوەی ئۆپیکیشن کاریگەری ڕاستەوخۆ کاتە سەر نرخی نەوت وەکو باسمان کرد خواست و خستنە ڕووە ئەمە کاتێک خواستێکی زۆر لەسەری هەبێ خستنە ڕووش کەم بێ و بەرهێنانیش کەم بێ ئەوە کاریگەری بە تەواوی ئەخاتە سەری و پێشبینی ئەکرێت لەم ساڵدا نرخی نەوت زیاتر و زیاتر بەرز ببێتەوە لەوەی کە ئێستا بوونی هەیە و کۆمەڵێک فاکتەری تریش کە لە ماوەی ڕابردوودا ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو ناسەقامگیریانەی کە بوونی هەیە مانێت و نەمانوێت وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەندێکن لە وڵاتانی کە زۆرترین ڕێژەی وەبەرهێنان و خستنە ڕووی نەوتیان هەیە باشە و هەروەها ئەو ڕووداوەی کە لەلایەن ئەو چەکدارانی کە دەرچوون لە یاسا لەلایەن یەمەنیەکانەوە لە بەحری سووردا لە دەریای سووردا کە ڕوویدا لە ماوەی پێشترا دەستیان کرد بەسەر
کەشتێکی گەورەی نەوتیدا ئەوەش یەکێک بوو لەو فاکتەرانە کە لەوەشتا کاوان ئێستا کێشە ئەوەیە کە ڕێڕەوی کەشتیەکان دوورکەوتۆتەوە ئەو کاتەم کەشتیانە پێویستیان بە وزەی زیاترە بە نەوتی زیاترە تێچووی زیاترە ئەمەش جارێکی تر نابێتە فاکتەرێک بۆ بەرزبوونەوەی ئەوەشە بێتە تێچوویەکی تر و کۆستێکی تر کە هۆکاری دەست پێڕاگەیشتنی نەوت درەنگتر بێت لە ڕووی کاتەوە و هەروەها لە ڕووی تێچووشەوە نرخی گواستنەوە زیاتر بێت و ئەمەش فاکتەرێکی سەرەکیە بۆ ئەوەی کە وا بکات نرخی نەوت بەرز ببێتەوە شتێکی تریشمان هەیە ئەوەیە کە پێچەوانە بوونی بەهای دۆلار لەگەڵ نەوتە کاتێک کە بەهای دۆلار دادەبەزێت بەهۆی گۆڕانکاریەکانی سیاسەتی بانکی ناوەندی ئەمریکا دەبێتە ئەوەی کە دۆلار بەهای خۆی زیاتر و زیاتر لەدەست بدا بە لە دەستچوونی بەهای دۆلاریش نرخی نەوت بەرز دەبێتەوە بۆ لەبەرەوەی بە دۆلارێکی کەمتر ئێمە ئەتوانین ڕێژەی نەوتێکی زیاتر بکڕین و ئەو کاتە نرخی نەوت زیاتر بێت مادەم باسی بەهای دۆلاری شت کرد کە ئێستا دابەزیوە لە بەرەوەی داتاکان دەریان خست کە ڕێژەی هەڵاوسان لە ئەمریکا بە بەرزی ماوەتەوە ئەمەش ئەمریکا ناچارە کات کە جارێکی دیکە ڕێژەی سوو بەرز کاتەوە پێشبینیەکان وایە چاوەڕێواکەن کە جارێکی دیکە ئەمریکا پەنا بۆ بەرزکردنەوەی ڕێژەی سووی بانکی بێت ئەمە ژواکات کە هەرچەنە ئێستا پنوێنی دۆلار بەرزە بەڵام خواست لەسەر زێر زیاکات ینی بازارەکان میلی زێریان زیاترە ئەمە وای کردووە کە زێر بەرز بێتەوە ئێستا هەرچەنە ڕووی لە دابەزین کردو بە شوێکی گشتی ینی ئەبینین ئەمە وەکو دابەزین سیر ناکرێت لە بەرزبوونەوەی بەڵام بەرزنسمێکی زۆر لە زێر ڕوویاوە وەکو ئیسراحەتکردنێکە ئەو کەسانی کە گەیشتونە تاگێت و ئامانجی خۆیان لەوێ فرۆشەکەن بۆ ماوەیەکی کاتی داوازینێکی کاتی دروست دەکات دواتریش ئەکرێ بەرز بێتەوە باشە بۆچی نەیتوانی لە بەرزترین ئاستی مێژووی یا بمێنێتەوە لەگەڵەوەشتا جێپی مۆرگانەڵێ چاوەڕێ کرێ بگاتە 2500 دۆلاریش بۆ هەر ئۆنسەیەک ئەم هاوکێشەیە چۆن ئەبینرێت یەکێک لەو شتانەی کە لە بازاڕە داراییەکاندا شتێکی کە ناتوانرێ قسەی لەسەر بکرێ هەموو شتێک ئەگەری ڕوودانی هەیە هەموو شتێک ئەگەری هەر شتێک کە باسەکری ئەگەری ڕوودانی هەیە لە دراوەکاندا لە کانزاکاندا لە نەوتا لە وزەیە هەموو شتێک ئەگەری ڕوودانی هەیە بەپێی ئەو فاکتەرانەی کە بوونیان هەیە دەستکاریکردنی ڕێژەی هەڵاوسان زیادبوونی ڕێژەی هەڵاوسان یاخود دەستکاریکردنی سووی بانکی ڕاستەوخۆ کاریگەری ئەبێت لەسەر ئەو بازرگانانەی ئەو یاخود ئەو وەبەرهێنانەی کە وەبەرهێنانیان کردووە و پارەیان خستۆتە بانکەکانەوە بۆ ئەوەی کەوا سوو بچێتە سەری و قازانج بکەن کاتێک کە دەستکاری ڕێژەی بەرزونزمی دروستە بێت لە سووی بانکیە ئەم بازرگانانە ترسێکیان بۆ دروستێت ترس لەسەر سامانەکان و ترس لەسەر خازانجەکان بۆیە کاتێک کە ترس دروستە بێت بۆ پاراستنی ئەم ترسە دێن پارەکانیان لە بانکەکانەوە ئەکێشنە دەرەوە و یەکەم شتێک کە زەهنیان بۆ بچێت بیریان بۆ بچێت کڕینی ئاڵتونە ئاڵتونیش بەپێی ئەوەی کە خستنە ڕووی ڕێژەیەکی دیاریکراوە لە کاتی ئەوەی کە خواستێکی زۆر دروستە بێت لەسەری ئەوە ڕێژەی نرخەکەی بەهاکەی لە زیادبووندا دەبێت و فاکتەرەکانی تریش کاریگەریان زۆر زۆرە دروستبوونی شەڕ ئەو شەڕێکە لە ئێستا حالیان لە نێوان ئەو گرژیانەی لە نێوان حەماس و ئیسرائیل دابوونی هەیە جارێکش ئۆکرانیا لەگەڵ رووسیا بەدڵنیایەوە کە هێرشی کردەوە سەر بەدڵنیایەوە ئەمانە کاریگەریەکی ڕاستەوخۆیان هەیە لەسەر ئەوە بۆ لەبەرەوەی پارە خودی پارەی کاشکەبوونی هەیە مەترسی ئەکەوێتە سەری لە کاتی جەنگە کە مەترسی ئەکەوێتە سەری لەبەرەوەی پارە ئەگەری چاپبوونی زیادە هەموو وڵاتەکان کاتێک توش هەر قەیرانێک بن یەکسەر دەستەکەن بە چاپکردنی پارە کاتێک کە پارەش چاپەکرێت ڕاستەوخۆ لە بەهاکەی دائەبەزێت بۆ ئەوەی وەبەرهێنەران خۆیان بپارێزن لەم شکانی سامانە و لەم زەرەرانە ڕاستەوخۆ پارەکانیان ڕائەکێشنەوە و یەکەمین شتێکە وەبەرهێنانی تیا بکەن زێڕە باشە کەواتە ئەوەندەی من لە وتەکانی تۆ قالبوو بێتمەوەیە کە پێدوانیە زێر ئەمساڵ دابەزێت ینی ئایندەی زێر تەسەوڕەکەی بەو بەرزێ بمێنێتەوە یاخۆ بە شێوازێکی گشتی بۆ درێژ مەودا ئەگەر باسی بکەین لەوانەیە لەمڕۆ تا هەفتەیەکی تر 30 دۆلارێکی لێ بێت ئەوە نا بە شێوازێکی درێژ مەودا زێر ئەپترێندا ڕووی بەرەوسەرەوەیە بەرزە ڕووە بە شێوازێکی گشتی و ئەو دابەزینەی کە بەڕێستان ئاماژتان پێدا تەنها خۆڕاستکردنەوەیەکە تەنها کۆمەڵی خەڵکن لە سعری زۆر هەرزانە زێریان کڕیوە و کاتێک لوتکەیەکی نوێ تۆمارەکات ئەم کەسانە هەڵەستن بە فرۆشتنەوەی زێڕەکانیان و وەرگرتنی خازانجەکانیان بەم فرۆشتنەوەیە تۆزێک با بڵین زێر ئیسراحەتێکەکە تۆزت دابەزینەوەیەکەکە ئەمە وەکو دابەزینەوە سیر ناکرێت وەکو ڕیتریسمنتێک و وەکو ئیسراحەتێک سیر ئەکرێ
بەڵام بە شێوازێکی گشتی زێر ڕووی لە بەرزبوونەوەیە و ئەگەر فاکتەرە سیاسیەکان و جیۆپۆلیتیەکان سیر بکەین ئەوە شڵەژاوێکی زۆر زۆر لە ئابووریدا دەبینین و ڕێژەی بەرزبوونەوەی سوی بانکی وڵاتان و فاکتەرێکی تریش زۆر زۆر گرنگە کە لێرە ئاماژەی پێ بدەم ئەو وڵاتانەی کە خەریکی بەهێزکردنی ئابووری خۆیانن وەکو وڵاتی چین کە لە 2022ەوە خەریکی کڕینی زێڕە بۆ کاریگەریە بێت هەموو ئاماژەکان لە قازانجی زێڕە و زێر بە بەرزی هێڵنەوە بەڕێز کاروان فەتحی پسپۆری ئابووری و بازاڕە دارەکان لەگەڵ مام سپاس بۆ بەڕێستا سپاس بۆ بەخێر هاتن.